ڕەوشت ئەگۆڕێت یان ناگۆڕێت ئەو ئەخلاق و ڕۆشەی کە خوای گەورە دایەتی تۆ ئەگۆڕێت یان ناگۆڕێت ئەتوانین ئەخلاقی ناشرینەوە بۆ چاکە بهێنین یان هەر ئەخلاقەکەمان چۆن بوو ئاوها بێ شەیخ الئیسلام ئەفەرمێ ڕەحمەتی خوای لێ بێ خوای گەورە و میهرەبان خەڵکێک کەم زۆر نەوادری لەسەر ئەخلاقی جوانی خەڵق کردووە زۆربەی خەڵکی ئەخلاقی ئەو کۆمەلگا و ئەو مجتەمەعی تیا هەیە بەڵام ئایەت و حەدیث ئەخلاق و ڕەوشی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو ئینسانە ئەگۆڕێ چونکە ئەگەر قابلی تەغەیور نەبوایە خوای گەورە ئایەتی دا ناگرت پێغەمبەر صلی الله علیه وسلم باسی ئەخلاق جوانی ناکرد ئینسان کاتێک کە یەکێکە بینی اقتدای پێواکە زۆرێکە ئەخلاق و ڕۆژی ناشرینە بەڵام زۆر مراقبە ئەکا و سیر ئەکا سیر دەوروبەرەکە یەکێک ببینی ئەخلاقی جوانە لێ بۆ من وەگەو نەبم سیر بکە کەسێ دێت لە مەجلیسێکە دانشیتە پیاوێ دێ بەڕێزە تۆ لە خۆتۆ بە ئەوە تیا بێ بلێ ئەو خەڵک لە خۆتۆ بلێ کە ئەو ئینسانە هات چەند ڕێزیان لێگرت بۆچی لە بەرەوەی ئەخلاقی بەرزە پیاوێکی بەڕێزە پیاوێ درۆزن نییە ڕازگۆیە دەستپاکە دەمپاکە ئەمینە بۆیە خەڵک حەز لە هاوڕێتیەکە و حەزەکە ڕێزی لێ بگرێ بەدەستخۆت نییە ئەو ئینسانی ڕازگۆ و چاک و بتە و ڕێک و پێک بێ هەموو کەس خۆشێوێ جا ئەگەر تۆ سەیری ئەوە بکەی وەکو زۆرێک لە عولەمای یەهود ئەڵێن ئێمە هەنێکیان ئەفەرمن وەڵڵاهی ئێمە ئەخلاق و ڕەوشی ئەنبیا و مرسەلینمان ئەزانی ڕۆژمان تاقیمان نەکردەوە زۆریان هەبوو پێغەمبەری خۆیان تاقیە کرد و سەیریان نەکرد ئەو ئەخلاق و ڕەوشتەیە کەوا وەسف کراوە بۆیان لە تەوراتە ئەو پێغەمبەرە تێکەوە ناوی ئەحمەدە بەڵام سیفاتەکەی ئاوهایە ئەوانەی کەوا ئیمان نایەن لا ئێمە ئەحمەدە ئەمە محەممەدە خۆ هیچ فەرق ناکە ئەحمەد و محەممەد ئەوە سیغەی مبالغەیە ئەویان تۆزی لەو کەمتر یعنی کەسێکە زۆر سوپاس خوای گەورە ئەکە ئەینا ئەو سیفاتەکانی تری ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم طبق الأصل وەکو ئەوترێ مطابق بوو لەگەڵەوەی ئەوانە لەگەڵەوەی ئینسانی گێر کەوا خۆی پیس بێ باوەڕی نەئەکرد و باوەڕش ناکە بۆیە ئەخلاق بەڵێ ئەخلاق ئەگەر ئەخلاقمان ناشرین بێ ئێمە سەحابەی بەڕێز ئەزانین ڕزا و ڕەحمەتی خۆیان لێبێ کاتی خوای پەروەردگار موحەممەدی نارد سەڵات و سەلامی خوای لێبێ بە ڕیسالەت و بە نبووەت ئیتر هەرێکێکیان بە شێوەیە بوون بەڵام لەسەر ئەخلاق و ڕەوشی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمویان چاکۆ بوون مهذب بوون زۆر جیلێکی فەرید کەوا هەرگیزا و هەرگیز جارێتر وەک ئەو جیلە لەسەر عەرزەکەی خوای گەورە ناڕوە مەگەر عیسای کوڕی مەریەم لەبەرەوەی خوای گەورە تەفضیلی کردووە کەوا ڕەسوولی ڕەب العالەمین بێ